چەند ڕۆژێ دیکە عەیبە وەڵای کاکە شوورەییە وەڵڵاهی شوورەییە کە دەبینی موسڵمانێک هەستێ ئاهەنگ بجێڕێ بە بۆنەی سەری ساڵ. طبعاً لەگەڵ ڕێزم خۆشەویستان کە ئەم قسەیە دەکەم هەندێک جارەیە هەندێک منافق هەندێک دووڕوو طبعاً دووڕوو لە سەردەم پێغەمبەریش هەبووە عەلەیهی سەڵات وەسەلام وا نەزانی لەم سەردەمەدا نییە دڵنیا بە لەم سەردەمە زۆرتر هەیە خۆی حەشاردووە بە ناوی مەلاوە یاخود خۆی حەشاردووە بە ناوی توێژەر یان کەسێکی ڕۆشنبیر دێ دڵێ پێکەوە ژیان کاکە پێکەوە ژیان شتێکە بیر و باوەڕ شتێکە کاکە تۆ تا ئێستاکە جوولەکەیەک و گاورێکت بینیوە بێ لە جەژنی قوربانی ئێمە مەڕێک سەر بڕێ ئاخر ئەم شوێنکەوتنە و ئەم تەقلیدە و ئەم دواکەوتنەی کەوا هەندێک بە ناو موسڵمانەوە کە ئەیورژێن لە ناو خەڵکیدا بەڕاستی جێگای قوبوڵ نییە شانازیکە بە بیر و باوەڕی خۆت شانازیکە بە ئیسلامەتی خۆت سەربەرز بەکە موسڵمانیت بۆ ئەوەنە کەسێکی ئیممە عەبید بۆ شوێنی ئەم و ئەوە کەویت خۆی پەروەردگار دینێکی بۆت ناردووە پاکترین دینە لەسەر زەوی کە کۆتا پەیامی پێغەمبەرانە ئەوانەی دیکە پەیامی پێغەمبەرانیان هەمووی گۆڕی ئەوە تا عیسایان کردە کوڕی خوا و کردیانە خوا ئەچیت ئاهەنگ دەگێڕی فەپێکەوە ژیان شتێکە بەڵێ دەبێت ڕێزیان لێ بگریت ئەوە بێ لەگەڵیان ئەژین ڕۆژانە لەگەڵیان تەعامولەکەین ئەمە بابەتێکە بەڵام عەقیدە و بیر و باوەڕ بابەتێکی دیکەیە دوو شتەکان تێکەڵ نەکەن نەک لەبەر ئەوەی من ئاهەنگ ناگێڕم بە بۆنەی سەری ساڵ یعنی من پێکەوە ژیان نازانم ئەوە شتەکان با تێکەڵ نەکەین براکانم پێکەوە ژیان شتێکە بیر و باوەڕ و عەقیدە و ئیمانت شتێکی دیکەیە با کەسانێک فێڵت لێ نەکەن بە ناوی پێکەوە ژیانەوە تا ئێستاکە من نەمبینی جوولەکەیەک و گاورێک بێ لە جەژنی قوربانی ئێمە حەیوان سەر برێ و بەشدار بێ تا ئێستاکە نەمبینی جوولەکەیەک و گاورێک بێ لە جەژنی ڕەمەزانی ئێمە شیرینی تەوزیعکە من نەمبینیوە ئەی بۆ تۆ شوێنی دەکەویت بۆ تەقلیدیان ئەەکەی بۆیە کاتێک دەڵێن خودا کوڕی هەیە ئەزانن ئاسمانەکان چی لێ دێ ئەزانن زەوی چی لێ دێ خودا دەفەرمێت تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا للرحمن ولدا وما ينبغي للرحمن أن يتخذ ولدا إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا كاتك دلين خدا كريا خريك أزمان كان بترازين والزاوية كان قاش بين وكان هموي بروخين كاتك ألين خدا كريا خداي پروردگار كرينية وتاكو تنهايا أويك والا آسمان وزاوية هموي عبدي خوايا شانازيك ببير و باورت شانازيك بمسلمانيتي خود ميلا هندي كنالي فاسدمان هەیە کە واد لێ بکەن ئەم جەژنت لەلا خۆشەویستکن کە بەناوی جەژن دایان ناوە کە جەژنش نییە جەژنێکی کوفریە خوای پەروەردگار پەناماندا فبۆیە گەورەی خوا و تەقوای خوای گەورە بکە ناو دڵت بەشدار مەبە بە هیچ شێوەیەک عەقیدە و بیر و باوەڕی خۆت مەدۆڕێنە و دووبارەیشی دەکەمەوە فێڵت لێ نەکەن بە ناوی پێکەوە ژیان شتێکە و بیر و باوەڕی خۆت